سڵای خی گەورە لەیەوە لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت خۆم بە خۆشحاڵە زانم دێمە خزمەتی ئەوەی ئازیز لەم ڕیپۆرتاژە تایبەتەدا ماوەی چەند ڕۆژێکە مامۆسایانی وانەبێژ لە قەزای سەی سادق خۆپشاندان ئەنجام دەدەن ئێستش لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەدەی سەی سادق خێمەیان هەڵداوە من دەمەوێت لە نزیکەوە قسەیان لەگەڵا بکەم بزانم کێشە و گیرروگرفتی مامۆسایانی وانەبێژ لە قەزای سەی سادق چییە؟ مامۆستاگیان سڵاو لێ بە ئێوە بۆچی لێرەدا گربوونەتەوە؟ سڵاو لێوەی خوا بەخێر بن سەرچاوم وەڵا ئێمەمە 4 ڕۆژە لەیرا بایکۆتی خوێندنمان کردووە هۆکارەکەیشی ڕوون و ئاشکرایە کە داوای دامەزرادن ئەەکەین لە جەنابی وەزیر و لانی پەیوەنددار و کەسانی کە ئیمزایان وەدەسەر ئێمە ژۆکو هەموو مامۆستایەکی تر مافمانەیە کە دابمەزین بەڵام دانەمەزراوین وانەبێژەکەیش ئەوەیە کە ئێمە ناتوانین بە پارەی وانەبێژە و ماختۆکە دەنراوە پێ بشین وەی لە وانەبێژەکە لەوەش دەوەی کە کاسەبەت ئیشێکی تر بکەیت. هەموو مامۆسایانی وانەبێژ لە سەی سادق بایکۆتی هەوڵەکانی خوێندنتان کردووە؟ بەڵێ 490 مامۆسایان ئێمە لە سەی سایق بایکۆتی خوێندنمان کردو هەتاوەکو ئاوڕێکمان لە بدەمە بەڵام ئەو 4 ڕۆژە ئاوڕە نێدادمانەوەیە بێ حکومەتی حکومەتمان نی ئەگەر حکومەتمان هەبێ ئەوە جۆبەکەین لەمە بدایەتەوە بەسکی برسی و گیرفانی بەتاڵە بەخوا ناتوانانی عیوانی بەژی بکەین زۆربوونی مامۆساکانی ئێمە لە دەرەوە لەلادێن بەساری خۆیان یان بە کری هاتوو چۆکەن یعنی ئەو مەختوعە پارەی ئەو پارە بەشی ئەوە ناکاکە ئێمە ژانی خۆمانی پێدابینکەین خەمی تەلەبەشمانای وەڵی دڵمان جرمان وڵی سوتاوە بەڕاستی عنی پێمان ناخۆشە کە تەلەبە یەتۆ بۆ خوێندن و مامۆسا ئامادەنێ بەڵام ئێمە چی چارمان ناچارە چی بکەین عنی دەسەڵاتێکمانێنە حەز ناکەن بۆ پڕۆسە خوێندن ئاوا بڕوا بڕێەوە زۆر جا دەگوترێت قوربانی سەرەکی خوێندکاران ئێوە دەڵێن چی لەوبارەیەوە؟ زۆر تەواو بەڕاستی تەواو یعنی ئێمەتە قوربانی نێمە ئەوانش بیر لە ئێمەکەن ئەوانش بوونتە قوربانی عنی مەسەلەی نەخۆشی و کۆرۆنا و ئەمانە ڕۆژ و کۆتایی پێهات بەڵام ئێستا عنی بەو لە هەفتەیە کاسێ ڕۆژ دەوام یعنی ئەمە ڕەوانەکردنە ڕەوانکردن نییە بە قوتابی ئەمەشی هاتوۆتە سەر بەڕاستی بەڵێ زەرەرەومەندە بن بەڵام هیواداری نیشەڵا ئێمەش بڕۆینەوە ناوەندەکانی خوێندن و ئاوڕێکمان لێ بدەنەوە و مافی تەلەبە نەفەوتێ زۆر بەڵێ سوپاس بۆ تۆ مامۆستا ئەگەر بێتە ئێرەوە باسی ئەو کەی وەگەزانین ماوە چەند ڕۆژێکە مامۆسایانی وانەبێژ لە سەی سادق خۆپشاندان ئەنجامەدەن ئایا داوەتان لێکراوە بچۆنە ناو هۆڵەکانی خوێندنەوە؟ بە دڵنیاییەوە چونکە بە نەبوونی ئێمە پەروەردە پەکی کەوتووە پەروەردەکان مامۆسایان لە قوتابخانەکان مامۆسانی وانەبێژ ڕێژەیەکی زۆرینە هەندێک مەکتب قوتابخانەیە کە بەس مدیر و معاونەکەی ناو لای هەمووی مامۆسای وانەبێژە ئەوە نەبوونی ئەوان شاغرێکی زۆر دروستە بێت ئێمە خۆمان لە بەڕێوەبەر خۆمان لە وەزیریش بە دڵسۆزرە زین بۆ کردی پەروەردە من وە خۆم دڵنیا بە خۆم بە وەزیرێکی بچووکە بینم لە بواری پەروەردە و مامۆسای دڵسۆز بۆ ئەرکەکەم بەڵام ئەوان وایان لێ کردووە کە ئێمە ناچار بینەوە وەزی قەیرانی دارەیەوانە سوپاس بۆخوا ڕەویوەتەوە ئێمە بەڕاستیە بێن بەدەممانەوە ئەگەر بێت و نێن بەدەم داواکاریەکانی ئێوە بەردەوام دەبن لە خۆپشاندان؟ بە دڵنیاییەوە ئێمە ناڕزایەتەکانمان فراوانترەکەین بەردەوامە بین ئێمە مامۆساین ئەرکێکی قورسمان لەسەرشانە پێویستە نەوەیەک پێ بگەێنین بۆیە هەز بە بەرپرسیارەتی و مەسئولیەکەین بەرامبەر ئەوەی کە ئەو ئەرکە بە سەربەرزانە تێپەڕێنین ئینشاءڵڵا لە خەمی پەروەردەشین ئێمە درێغی ناکەین و ئەرکی خۆمانە بەڵام لە ناڕزایەتی کۆتایی پێنانین و بەردەوامە بین تاوەکو بە مافەڕەوەکانی خۆمانەکەین. بەڵێ سوپاس بۆ تۆ وەک مامۆسایانی وانەبێژ دەڵێن ئەڵێ ئەگەر بێت و لایانی پەیوەنددار نەیە بەدەم داواکاری ئێمە بەردەوام دەبین لە خۆپشاندان و گردبوونەوە لە ئێستادا بەشێکی زۆر مامۆسایانی قەزای سەی سادق لێرەدان و خۆپشاندان ئەنجام دەدەن من دەمەوێت مامۆسای دیکە وەربگرم بۆی بزانم کێشە و گیرروگرفتی مامۆسایانی وانەبێژ ئاخۆ تەنها دامەزراندنە یان کێشەی دیکەیان هەیە؟ کێشە و گیرروگرفتی مامۆسانی وانەبێژ ئێوە تەنها
داوای دامەزراندن دەکەن یان کێشەی دیکەتان هەیە؟ ئێمە داوای دامەزران ناکەین بۆی ئەو جیاوازی هەیە لە نێوان مامۆسای وانەبێژ مامۆسای میلات. ئەو مافانەی کە مامۆسای میلاکێتی مامۆسای وانەبێژ نیەتی. هەم لە ڕووی موتۆ ئێمە ئەرکمان وەکو یەکە بەڵام مەفان جیاوازە. لە ڕووی ئەرکەوە وەکو یەکە بەڵام مافەکەتان یانی ئایا ئەو موشەی کە وەری دەگرن بەشی بژەویەوە دەکات؟ نەخێر بەتەئکید بەتایبەتە گەرێکی ماڵ و مناڵی هەیە بێ ماڵ و مناڵ بۆ 300,000 بژی بەڕاستی ناژی. ئێمە ئەزانی ئێستا مامۆسای میلات لەو چێ موچەکەی چەند بەرامبەری ئێمە هەیە بەڵام ئێستا ئەزانین کە ژیان بۆ ئەوانش پرسە ئەی بۆ ئێمە چۆنە زۆر جیاوازە پرسە. ئێوە ئێستا هاتوونەتە بەردەم بەڕێوەبەرایەتی پەرۆدەی سەی سادق هیچ لایەنێکی پەیوەنددار هەتاکو ئێستا هاتووە بەدەم ئێوە؟ نەخێر بەس تەنها یەک ڕۆژ بەڕێوەبەری پەروەردە هاتووتی پشتگیریتان نەکەم داواکەتان نەگەێنم بەڵام ئایا ئیشی ئێمە بۆ ڕات نەخێر ئەبێ لەسەرەوە وەزیری پەروەردە بڕیاری لەسەر بەدا لەسەر دامەزراندنی ئێمە سەرۆکی حکومەت ئەوە ئیشی ئێمە باڕێەکە ئەنا تەنها پشتگیریەک بۆ ئێمە بەس نییە. یعنی تەنها قسە بەس نییە کردار شەرتە؟ نەخێر بەتەئکید ئێمە قسەمان ناوێت ڕاستە لۆ ئێستا هەرێکە و لە جێی خۆیەوە ئام کۆمەڵگا لایەنە پەیوەندیدارەکان لۆ چ پشتگیریمان بکەم بەڵام ئەو بۆ ئێمە بەس نییە. ئێمە ئەمانەوێت دامەزرێن بۆ ئەوی وەکو کەسێکی ئاسایی لە ژیان لە کۆمەلگا بەڕێ بکەین. دەست خۆشە سواس دەکەم وەک مامۆسایانی وانەبێژ لە قسەی سەی سادق ئایا بەردەوام دەبن لە خۆپشاندان و گربنەوە؟ سەرەتا بەخێراتتانەکەم بەڕاستی کەناڵ ڕاگەاندنەکان بەتایبەتی کەناڵی پێم دەورێکی باڵاتان هەبووە چکە بەڕاست ئەگەر ئێوە نەبن ئەم وەزعە ئێمە بۆ ئێمەکەین بۆ حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان و وەزیرەکان بیبینن ئەمە دەستخۆشی لێوەکەم سەرەتا بەڵێ مەبەست بە پرسیارەکەی جەنابیش و بەڵێ بەردەوامە بینێمە لەبەرەوەی ئێمە یعنی هەموو قسەکانی هاوڕەکانمان مامۆستاکانمان هەمویان دووبارەن بەڵێ هەمومان هاتوین داوای مافێکی زۆر سەرەتایی خۆمانەکەین ئەوە بە هەر کەسێکیش ئەڵێ بەڵێ مافێکی زۆر سەرەتایی ئێمەیە و بەردەوامە بین. وەک ئەزانی خانمان زیاتر سەرقاڵن بەکاری ماڵەوە مامۆسای هاوڕێتان هەیە حەزی کردووە لێرە ئامادە بێ بەڵام بەوەی سەرقاڵی ژیانەوە نەیتوانیوە ئامادە بێ؟ من وکو خۆم ئەم سەرقاڵێکی لە من لە خۆمەوە دەست پێەکەم بەڵام من ڕۆژ زۆر سەرقاڵ بوو مناڵەکەم نەخۆش بهێنامە لەگەڵ خۆم مناڵەکانی کەم ناردۆ بە مەکتەب یعنی ئیشی زۆر زەروری بووم بەڵام ئەمە یعنی من لەوان زەڕوتر بووە بۆیە هاتووم بەشداریم کردووە لێرە بووم لە هەمان کاتژە من وکو خۆم ویژدانم نامۆرتاحە لەوەی کە ئێستا تەلەفەکانمان من وکو خۆم 6 پۆلم هەیە ئێستا 6 ئەمڕۆ من هەر 6 دەرسەکەم هەیە 6 پۆل ئەمڕۆ لە مەکتەبێکا بێت فۆزایەکیان نابێتەوە بەڵام لە هەمان کاتەوە خەمساردی وەزیرەکەمان و حکومەتەکەمانە کە ئێمە چوارەم ڕۆژمانەیە خۆپشاندانەکەن هەتا ئێستا نهاتون بەدەم داواکەبزای ئێمە داواکاریمان چییە تەنها داواکاری ئێمەش دامەزراندنە و هیچیکە. مامۆستا وەک ئەزانین لە ئێستادا لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی سەی سادق خۆپشاندان ئەنجامەدە ئایا بەڕێوەبەری پەروەردەی سەی سادق هاتووە بەدەم ئێوە؟ تەنها یەکەم ڕۆژ ئەوەی ئێمە چوین داواکاری خۆمانمان بێ داواکاری ئێمەش دامەزراندن بوو ئەگینامە چوارەم ڕۆژمانە نەخێ من وکو خۆم هەر نێشم دیوە بێتە ناومانەوە بڵێ بایکۆت بشکێن یا بڵێ خۆپشاندان مەکەن یا بڵێ بڕۆنە هۆڵەکانی خوێندن نەخێر نهاتت نامان بەڵام ئەو ئێمە بنیۆنەرمان چۆتە ژوورە بۆ لە ئەو. بەڵێ دەست خۆش بێ سواس دەکەم من دەمەوێت مامۆسای دیکە وەربگرم مامۆسا سڵاو لێ بەم کاتەوە باش دەمەوێت ئەوە بزانم داواتان لێکراوە وەکو مامۆسایانی وانەبێژ کە بچنەوە نێو هۆڵەکانی خوێندنەوە؟ من وەکو خۆم داوام لێ نەکراوە بەڵام هەندێک مامۆستا هەبووە ئەمەش بە شێوەیەکی گشتینە پەروەردەی سەی سادق دەستخۆشیان لێکم ئەوەندەی ئاگادار بم بەو ڕادەیە نەبووە هەبووە بەس کەما بێ بەو ڕادەیە نەبووە. لەلایەن کەس و کاری خوێندکارانەوە داواتان لێکراوە کە ئێوە ئەم خۆپشاندانە یان ئەم گربوونەوە بشکێن و بچنەوە نێو هۆڵەکانی خوێندنەوە؟ شتێکی وا ئاگادار نیم نەنەم بیستووە لە خۆشم داوا نەکراوە. لێرەدا قوربانی سەرەکی بە بڕوای تۆ کێیە؟ خوێندکارە دوای خوێندکار ئێمەی بەردەوامە بنێەوە؟ ئینشاڵڵا ئێمە بەردەوام بین لە بایکۆت و داوا لە سەرجەم مامۆستایانی وانەبێژی کوردستانەکەم کە بەردەوام بن لە بایکۆت چونکە بەردەوامیمان سەرکەوتنمانە هەتا ئەو کاتەی جوابمان نەدەنەوە و نەمانکەنە هەمیشەی. تەنها کێشە و گیرروگرفتی مامۆسای وانەبێژ خۆی دەبینێتەوە لە دامەزراندنیان کۆمەڵی کێشە و گیرروگرفتی دیکەیە لە مامۆسایانی دیکەدا نیە؟ کێشە و گیرروگرفت زۆرن لە مامۆسایانی وانەبێژ وەکو چینایەتی لێ هاتووە ئێستا بۆ نمونە مامۆسایانی وانەبێژ ئەبێت چەند دەرزیکە بڵێنەوە کە ئەمە ئیختیساسی خۆیان نییە لە کاتێکە ئەگەر بە شێوەیەکی پەروەردەی و زانستی ئەمە دوورە لە زانستی کەسێک بۆ نمونە مامۆستای کوردیە چه بیرکاری ئەڵێتەوە بۆ نمونە ئینگلیزی ئەڵێتەوە یایەت من شارەزا هەمەزانم کەس هەبوو اختصاصی عربی نەبوو هاتو عربی وتۆتەوە یعنی تۆ زمانی خۆش نەبێ ناتوانانی کۆنتترۆڵیکەی ناتوانانی حەق بەو تەلەبە بدەیت ئێستا منێکیان خۆم مامۆستای عربیم
بیرکاری وتۆتەوە زانستم وتۆتەوە مەدەنی وتۆتەوە خۆ من هەوڵی خۆمم یاوە ناڵێم تا ئاستێک سەرکەوتوو نەبووم بەڵام بە شێوەیەکی زانستی هەموو بەشێک و اختصاصی خۆی هەیە. مامۆستایانی وانەبێژ لە قەزای سەی سادق بەردەوامە لە خۆپشاندان ئەوان دەڵێن بە هیچ جۆرێک ناشنە ناو هۆڵەکانی خوێندن هەتاکو و داواکاریەکانمان جێبەجێ نەکرد. من دەمەوێت مامۆستای دیکە بدوێنم بۆەوەی زانیاری زیاتر بۆەوەی ئاسیس بگوازمەوە. مامۆستا سڵاو لەبێ ئەم کاتەوە باش دەمەوێت بزانم بۆی ئەم خۆپشاندان و گربوونەوە کە ماوەی چەند ڕۆژێکە یەکەم جاریش لە سەی سادق خۆپشاندانی مامۆستایانی وانەبێژ دەست پێکرا. ئاخۆ هیچ داواکاریەکە بووە کە ئێوە بچنە ناو هۆڵەکانی خوێندن؟ ئەوەی هەیە ئێمە بەحساب مامۆستاین بەڵام مامۆستانین ئێمە کرێکارێکی وەزارەتی پەروەردەین کرێکار بەمانای کرێکارێک چ لە مەکتەبێکە ئیشێکە ئێمە داوامان کردووە ئێستا لەن پرۆسەی پەروەردەمان پەخستووە ئەگەر ئێمە مامۆستاین پرۆسەی پەروەردەمان پەخستووە فەرمانکە مامۆستا بەڵام ئێمە تاوەکو ئەم دەقە هیچ کەسێکمان مامۆستانین زۆربەی زۆریشمان ئەگەر بڵێم ئیشی دووەمان بۆ مامۆستایەتی لەبەرەوەی هیچ بڕەپارێکینی هیچ شتێکینی هیچ شتێک وەرناگری لەبەرەوەی ئێمە لە سێ ساعت دەستمان پێ کردووە بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کردووە ناڕۆینە ژوورەوە هەتاوەکو وەڵامێک وەرنەگرین ئێمە لە ڕۆژ یەکشەمەوە یادداشتێکمان تەسلیمی بەڕێوەبەری پەروەردەی سایا کردووەش بەرزی کردەوە سەرەوە بەڵامی تر نازانم لەم سەردەمی ئۆنلاین و ئەو هەموو پێشکەوتنا تا ئێستا وەڵامە نەگەیشتە پەروەردەی سێ سایا وەک ئەزانی ماوەیەک خوێندن داخرا پێت وایە هۆکارەکەی چییە؟ ئایا لەبەرەوەی کە موچیان پێ نادرێ خوێندن دوا دەخرێت؟ وەڵاهی ئەگەر هەرچی پسپۆڕی سەر زەوی هەیە کۆ بێتەوە سەر لە ئەم وەزارەت دوشتانە دەرناکات ئەگەر بۆ نمونە مۆزۆ کۆرۆنایە لە شوێنی تر لە مەکتەب قەرەباڵغترە بینین ئەگەر مۆزۆ بێموچەیە سەیرەکەی ئەمساڵ بە درێژایی پێنج مانگ پارەی فەرمانبەرەکانی داوە کەچی داوام ناکە وەڵاهی لیژنێکی پسپۆڕش بێ ناتوانێت وەڵامی پرسیارە بات. ئەی موچە چەندێکە وەرتان نەگرتووە؟ وەڵاهی موچەشتمان نییە مۆتم کرێکارین کرێکار لێ پارەی کرێکاری وەرەگرێت لە کاتی وەک ئەزانین کرێکار لە کاتی خۆیان بەگشتی وەریەگرێ ئایا وەریەگرن؟ نەخێر ئێمە کرێکارێکین کە وەکو بڵێ ڕۆین دەرزێگەڵێنەوە و ئەینووسێت دیتر هەر کاتی هاویەت نێژ هاو نایەت بۆ نمونە ئێمە لە 2021 هیچ شتێکمان وەرنەگرتووە و هیچ شتێکیشمان بۆ نەنووسراوە نەگەوەی کە وەرمان نەگرتووە هیچ شتێکیشمان بۆ نووسراوە ئێمە داوایەوە ناکەین ئێمە 6 ساڵە ئەم مشکیلەمان هەیە لەگەڵ وەزارەتە ئێمە شتێک لێکەن ئێمە مامۆستایەکی من وەکو خۆم دوو ئەوەنەی مامۆستایەکی میلاک لە مەکتەبەکەی خۆمان دەرزەڵێمەوە هەموو مامۆستایەکی بەڕێزی وانەبێژ دوو ئەوەنە هەتا لە من زیاتر هەیە یعنی مامۆستای وانەبێژمان هەیە بۆ ئەوەی ئەو کرێکاری زیاتر بێ ئارەقی مانوبوونەکەی زیاترەکە لە ئەچێتە پۆلۆ سیوانە ئەڵێتەوە لە هەفتەیەکە سیوانە دەمن داوا لە وەزیری پەروەردەیەکەم یەک ڕۆژ بەم گەرما بێ لە ناو سەی سایەقا سی دەرزڵێتەوە بزانە وڵاتەکە بەجێ نایە نەک وەزارەتەکەی. لە هەرێمی کوردستان 90,000 مامۆستای وانەبێژەیە لە قەزای سەی سادق 409 مامۆستای وانەبێژەیە ئەوان داوای دامەزراندن دەکەن من دەمەوێت مامۆستای دیکە وەربگرم مامۆستا سڵاوت لێبێ ئەم کاتەوە باش ئاخۆ بۆ ئەم خۆپشاندان و گربوونەوە هیچ جۆرە هەڕەشەیەکان لێکراوە؟ وردە هەڕەشە کرا وردە هەڕەشەش هەبێت چاوەڕوامین هەراکرێ یان تۆ لە مامۆسایت و باکۆتی هۆڵەکانی خوێندن کرد و بێ خۆپیشاندان بکەی حتمەن هەڵەشە هەر لێ یەکرێ بەڵام مامۆسا نابێ بێ غیرەت بێ نابێ بەو هەڕەشانە بترسێ ئێمە داوای مافی خۆمانەکەین یانی بۆ هەڕەشەمان لێ یەکەن هەڕەشە هەر ئەکرێ بەڵام شتێکی بەو شێوەیە نییە ینی شتێک نییە کە با بڵین گەورەی بکەین و زلی بکەین لە قەباری خۆی پێویستە مامۆسایانی وانەبێژ تەواوی مامۆسایانی وانەبێژ هەڵوێستیان نەبێ. ئێوە لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی سەی سادقن بەڕێوەبەری پەروەردەی سەی سادق هاتووە بەدەم ئێوە؟ بەڕێوەبەری پەروەردەی سەی سادق یەکەم ڕۆژی خۆپیشاندانەکە هاو بەدەمانەوە وەک کەسانی ماوە چەند ڕۆژێک ئێوە بەردەوامن ڕۆژانی دیکاتوە؟ نا ڕۆژانی دیگە نهاتەوە بۆ چوارەم ڕۆژێ ئێمە خۆپیشاندانەکەین لێرە خێوەمان هەڵداوە بەڵام تاوەکو ئێستا کێشەکە لەوایە بەڕێوەبەری پەروەردەی سەی سادق دەسەڵاتی نییە هەموو دەسەڵاتەکان لە ئەنجومەنی وەزیرانە تێگەی بەڵام خۆ دەتوانێت داواکاری ئێوە داواکاری چەندین جار ئەمە خۆ 7 ساڵ مامۆستای وانەبێژین 7 ساڵە یادداشت بەرزەکەینەوە 7 ساڵە یادداشت دەدەین مامۆستا سۆران بەرزی کردەوە بۆ سەر و خۆی تا وەزارەت ڕۆشتووە بەڵام لە وەزارەتە فەشەلی بێن یعنی هیچ گوێمان بۆ ناگرن تێگەی ئێمە پێویستە سەرۆکی حکوومەتی هەرێم وەڵامێکی دڵخۆشکەری ئێمە بداتەوە پێویستمان بە وەڵامی ئەوانە بێت تێگەی مامۆستا سۆران ئەوەی لە دەسەڵاتی ئەوە بۆ کردوێتی یادداشتەکانی ئێمە چەندین ساڵە بەرز کردوێتەوە بەڵام ئێمە پێویستە سەرۆکی حکوومەت لە ئەنجومەنی وەزیران بڕیارێک بدرێ لە بودجەیە پرۆژە یاسایەکی بۆ تەسلیم بکرێ مافی مامۆستایانی وانەبێژ بچەسپێنرێت تێگەی دەسەڵاتەکە لە مامۆستا سۆرانەوە نییە ئێمە سوپاسی مامۆستا سۆران دەکەن هیوادارین
ئەویش لەگەڵمان نابێت بە هیچ شێوازێک هەڕەشە لە مامۆسانی وانەبێژ نەکرێت بۆیە مامۆسانی وانەبێژ ئەوەی مامۆسا نزیکەی لە پرۆدیسی سەدەقا نزیکەی 500 مامۆسای وانەبێژ یعنی 500 مامۆسای وانەبێژ چی لێکەی چۆن هەڕەشەی لێکەی یعنی مامۆسای وانەبێژ بژێوی ژیانی ناڕوا بە وانەبێژی من بە سەرۆکی حکومەت دەڵێم هەتا کەی وانەبێژ بی بەس وەڵامی پرسیارەمان بەرەوە مامۆسای وانەبێژ خۆ وانەبێژی بۆ ناکە بە پارێکی کەم ڕازی بێت تەنها بۆ وانەبێژیەکە لە پێناوی ئەوەی کە دابمەزێت مامۆسا ساڵێکە 2 ساڵە 3 ساڵە وانەبێژیەکە بۆ پارێکی کەم نایکە کە شیاوی باسکردنیە باسی کرد و مامۆسای وانەبێژ داوای کرێ وانەبێژی بکە پێویستە مامۆسای وانەبێژ دەرونی ئاسوودە بێ بۆ ئەوەی بە دڵێکی ئاسوودەوە بڕاتەوە بۆ ناوەندەکانی خوێندن یعنی ئێستا ئێمە مامۆسایانی وانەبێژ بڕواتان هەبێ هەمومان پێمان ناخۆشە کە لێرەین هەمومان حەزمان بەوە هەبوو بڕۆینەوە بۆ پۆلەکان و خزمەت بە مناڵانی شارەکەمان بکەین یعنی معنای نییە ئێستا لەم کاتەیە 22,000 خوێندکار لە پەرۆدەسی سادقا لە خوێندن بێبەشن یعنی بۆ سەرۆکی حکومەت نایاتە سەرخەت وڵاتی وا هەیە 22,000 خوێندکاری نیە یعنی لە شارێکی گەورەی وەکو سەیساقا 22,000 خوێندکار هەیە ئێستا بێبەشە لە خوێندن یعنی تاکەی سەرۆکی حکومەت نایە بەدەم داواکاری مامۆساوە یعنی بۆ ئەبێ مامۆسا چینایەتی لیۆن مامۆسایە دروست بکەن نابۆ بە چینایەتی کردنی مامۆسا بەڵێ بۆ دامەرزانی مامۆسایانی وانەبێژ بە هەمیشەی دەست خۆشە مامۆستا من دەمێت بزانم ئەو موشەی وەری دەگنە ئایا بەشی بژەوی ژان دەکات مامۆستای وانەبێژە ئیشی دیکەکە بەڵێ وەکو ئەیبینن ئەم مامۆسایانەی کە لێرەیان هەروەکو لە ڕۆژانی ڕابردووشە کەناڵەکانی ڕاگەیاندن ڕووماڵیان کرد ئەم مامۆسایانەی لێرەن زۆرێکیان بە جلی ئیشەوە هاتبوون ئەمەش گوزارش بوو لەوەی کە ئەم مامۆسایانە ئیش ئەکەن لە پێناوی ئەوەی بەردەوام بن لە مامۆسایەتی بوون جا ئەمە پرسیارێکە یعنی بەڕاستی جێگەی مشت و مڕە مامۆسا بێت ئیش بکات لە دەرەوە بۆی بتوانێت مامۆسا بێ ئەم پرسیارە زۆر شت هەڵاگرێ مانای وایە تۆ ئەم مامۆسایانە ئەچەوسێنیتەوە لەبەرەوە بەڵێ ئەوەی بەرامبەر مامۆسایان ئەکرێ بەگشتی سوکایەتێ بە مامۆسایان وەڵاهی ئەگەر نەیشڵی سوکایەتیە ئەو پەڕی ئیهمالیە ئەو پەڕی ئیهمالیە کە بەرامبەر مامۆسا ئەکرێت چونکە مامۆسای وانەبێژ گەورەترین بەرپرسیارەتی هەڵگرتووە بەڕێز وەزیری پەروەردە لە لای خۆیەوە ئەڵێ ئێوە شانتان ناوەتە بەرپرسیارەتێکی گەورە ئەو بەرپرسیارەتی کە مامۆسای وانەبێژ لە هەندێک شوێنە هەیەی ئەگاتە سێ ئەوەی مامۆسایەکی میلاک و گرێبەس و زۆربەی کۆڵەکە ئەساسەکانی شاری سەیسایاق شاری ئێمە و زۆربەی قەزاکانی کەش مامۆسای وانەبێژ هەڵی گرتووە لەبەرەوە مامۆسای وانەبێژ ئەمری واقعە ئەبێ وەکو خۆی تەعاملی لەگەڵا بکرێ و بەدەم داواکانیشمانەوە بێن و داواکەش داوایەکی ڕەوایە و بنەڕەتیە و هەموو مامۆسایەک یعنی بەڕاستی نەک هەر وەک مامۆسا هەر فەرمانبەرێک لە هەر شوێنێک ئیش بکات مافی ئەو داوایی خۆی هەیە و ئەتوانێت ئەو داوایی ئەو مافە سەرەتایی خۆی پێ بدرێت. ئەوەی کە بینیتان وتە و گفتوگۆی مامۆسایانی وانەبێژ و لە قەزای سەی سادق بەڵام ئەوەی کە شتێک سەرنجی منی ڕاکێشە لێرەدا مامۆسایەک هەبوو کە هاتبوو بۆ پاڵپشتی و پشتیوانی مامۆسایانی وانەبێژ لە قەزای سەی سادق مامۆستا سڵاو لەبێ وەگەزانی تۆ دامەزراوی مامۆسایانی وانەبێژیش داوای ئەوە دەکەن دامەزرێن تۆ ئەمڕۆ چی هۆکارێک بوو کەوای کرد بێ بۆ ئێرە بڵێ سپاسانەکەم بەخێراتنی وەشەکەم وڵا بێگومان کێشەی هەموو برا خوشەکانمان کێشەی ئەمەشە هاتوین بۆ پاڵپشتی پشتیوانی لە و برا خوشکانەی کە دانەمەزراون کە مافی خۆیاندا بمەزرێنتیانە چەندین ساڵەشان بەشان ئێمە لە خوێندنگەکانە میلاکاتی پەروەردە پڕەکاتەوە بەبێ هیچ بەرامبەرێک بۆیە داواکارین ئێمە وەکو ئێمە چۆن هاوشان لە ئێمە 8 ساڵ و 9 ساڵ و 7 ساڵ و 4 ساڵ و 5 ساڵە لە مەکتەبەکانە بەردەوام من لە وانەوتنەوە بە خوێندکاران داوایان لێەکەین کە داواکەین لە حکومەت کە وەکو ئێمە پاڵپشتیانەکەین داواکەین کە دابمەزرێن و شانمەشانیان لە خوێندەکانە هەمان ئەرک و مافی ئەمەیان پێ بەخشتێ زۆر باشە وەک ئەزانی شتێکەیە کە بێئومێدیە داوا چییە لە مامۆسایانە کە بەوەی کە دانامەزرێن ینی بێئومێد دەبن کە زۆر جار مامۆستاژ هەیە ئەڵێ مامۆستای وانەبێژی ناکەم و واسی لێ دێنن بێگومان ئەبێ بەردەوام بین بە هەمومان بە ئێمە و بەوانیش پلانێک لە پشتی ئەمەوە هەیە بۆ با بڵێن بەلاڕێدابرنی پەروەردە و هەروەها بۆ سوکردنی پەروەردە و ئەو کانی کە لە کۆمەلگا
هەموو شتێک لە پەروەردەوە هەڵەکشێ بەداخۆ کە حکوومەت پلانێکی هەیە کە پەروەردە بە تەواوی بڕوخێنێ و دابڕوخێنە بۆیە داوایان یەکن کە بەردەوام بن ئێمەش پاڵپشتیانە بین و هیوادارین لە ئایندا بەگویان بکرێ و ئەو کەسانش کە ناودارن و توانیان هەیە با بڵێن لە پەرلەمان و لەم لاولا و حیزبەوە بەسۆنەکان داوای لەکەنەوەش بە هەمان شێوەم پشتیوانیان بن. کاتێک لە سەرۆکی یابانیان پرسی چۆن بەو شێوەیە پێشکەوتن ئەویش لە وەڵامدا وتی ڕێز و شکۆی سەرۆکمان لە مامۆستا گرت موچەمان هاوتای موچەی وەزیر کرد ئەمە کە بینیتان داواکاری مامۆسایانی وانەبێژ بوو لە قەزای سەی سادق کە لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی سەی سادق خێمەیان هەڵداوە ئەوان باسی ئەویان کرد ئەگەر بێت و نێن بەدەم داواکاریەکەیان و وەدانە مەزرێن ئەوان بەردەوام دەبن لە خۆبشاندان و ناڕەزایی بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ڕیپۆرتاژە تایبەتەمان تا دیدار و بەگەشتنەوەیەکی دیکە بە خودای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.